خی گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە دۆسیەی جەمال خاشقچی و کاریگەریەکانی لەسەر پەیوەندیەکانی سعودیە لەگەڵ تورکیا و ئەمریکا دەکەین. بە میواندارێک لە بەڕێزان شیروان شەمێرانی نووسەر و سیاسی دەستۆدۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە عەبدولسەلام عەبدولمەجید شارەزای کاروباری تورکیا سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. کاردانەوەکان لەسەر دیارنەمانی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی دیاری سعودی بەردەوامن و ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکیش ئاشکرای دەکات ڕۆژنامەنووسەکە لە ژووری کۆنسوڵی سعودیە لە تورکیا بە شێوەیەکی نامرۆڤانە کوژراوە. لێکۆڵینەوەکان لەسەر دیارنەمانی جەمال خاشقچی بەردەوامن و لەو چوارچێوەیەشدا دوای ڕەزامەندی سعودیە تورکیا ماڵی کۆنسوڵی سعودیەی لە ئەستانبوڵ پشکنی و لیژنەیەکی هاوبەشی سعودی و تورکیاش لەسەر دۆسیەکە پێکهێنراوە. ئەمە لە کاتێکدا مەحەممەد عوتێبی کۆنسوڵی سعودیە لە ئەستانبوڵ ڕۆژی 16 مانگە تورکیای بەجێهێشتووە و گەڕاوەتەوە سعودیە. ئاژانسەکانی هەواڵیش ئاماژە بەوە کە ناوبراو لە کارەکەی دوور خراوەتەوە. جمال غير موجود في القنصلية ولا في المملكة العربية السعودية. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکی بڵاوی کردەوە چەند تۆمارێکی دەنگیان لەبارەی دۆسیەی خاشقچی دەستکەوتووە. بە پێی تۆمارە دەنگیەکان جەمال خاشقچی لە ژووری کۆنسوڵی سعودیە پێش کوژران پەنجەکانی بڕاونەتەوە و دواتر سەریان بڕیوە. ڕۆژنامەکە ئاماژە بەوە شەکات کۆنسوڵی سعودیە لە کوشتنەکە تێوەگلاوە و توێتی لەدلەتکردنی خاشقچی ببەنە دەرەوەی ژوورەکەم بەم هۆیەوە بەڵایەک تووشی سرم دەکەن. هاوکات بۆ دۆسەی جەمال خاشقچی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا دوای سەردانی سعودیە گەیشتە تورکیا و لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە کۆبووە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش ڕایگەیاند داوای لە تورکیا کردووە تۆماری ڤیدیۆیی و دەنگی دۆسیەکەی بۆ بنێرن و وەزیری دەرەوەش ڕاپۆرتێکی گشتگیری بۆ ئامادە دەکات. دیارنەمانی جەمال خاشقچی لە سەرەتای ئەم مانگە کاردانەوەی نێودەوڵەتی لێکەوتەوە و لە نێویشیاندا هەریەکە لە بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا داوای لێکۆڵینەوەی ورد دەکەن. لە نوێترین پێشهاتیشدا وڵاتانی G7 کە پێکاتون لە وەزیرانی دەرەوەی کەنەدا، ئەڵمانیا، فەڕەنسا، ئەمریکا، یەکێتی ئەوروپا، ئیتالیا، ژاپۆن داوای دادگایکردنی ئەو کەسانە دەکەن کە دەستیان لە دۆسیەی جەمالدا هەیە. لە ڕۆژی دوی ئەم مانگە جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی دیاری سعودی ڕەخنەگر لە بنەماڵە دەسەڵاتداری سعودیە چۆتە کۆنسوڵخانەی سعودیە لە ئەستەنبوڵ و تا ئێستا دیار نەماوە. ڕۆژنامە تورکیەکان باز لەوە دەکەن ناوبراو لە ناو کۆنسوڵخانەی سعودیە کوژراوە. بەرپرسانی سعودیەش تا ئێستا ئامادەنین دان بەوە دابنێن ناوبراویان کوشت بێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک شیروان بەخێر بێن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرتا بپرسین جەمال خاشقچی کێ بۆچی دۆسیەکەی ئەوەندە کاردانەوەی بەدوای خۆی داهێنا؟ بسم الله الرحمن الرحیم. جەمال خاشقچی یەکێک بووە لە پیاوەکانی ڕژێم یان ئائیلەی حاکم لە سعودیە. هەر لە سەرەتاوە هەر بە گەنجێتی بە ڕۆژنامەنووسی هێناوێتی. لە هەشتاکانە کاتێکەوە سەرەتای کاری ڕۆژنامەوانی بۆ چۆتە ئەفغانستان، هەموو ئەو جەنگەی نێوان مجاهدینی ئەفغان ئەو کاتە لەگەڵێکێتی سۆڤێت ڕوویداوە بە هاوکاری سعودیە و بە پاڵپشتی سعودیە جەمال خاشقچی لەوێەوە ناسرا، پاشان ڕۆیشتە سوودان لە نەوەدەکان بۆ حەربی دارفۆر و سوودان و باشووری سوودان و هەتا دوایی پاشان هاتەوە لە سعودیە کاتێکەوە ناوی دەرکرد یەکێ لە عائیلەی مالکە خالد بن فەیسەڵ ڕۆژنامەیەکی دانا بە ناوی ڕۆژنامەی ئەلوەتەن. یەکەمین سەرنووسەری ئەو ڕۆژنامەیە جەمال خاشقچی بووە، چونکە بە تەواوی و سیاسەتی ڕۆژنامەکە ئەوە بووەکەوە هیچ جۆرە ڕەخنەگرتنێک لە خێزانی پاشاکان پاشای عائیلەی مالکی سعودیە نییە و بە تەواوی لێدانی دڵی سیاسەتکردنی سعودیە بۆ جیهان ڕوونەکاتەوە و بەرچاوڕۆنیش ئەداتە هاوڵاتیانی سعودیە. ئەمە سیاسەتی ڕۆژنامەکە بووە. جەمال خاشقچی سەرنووسەری ئەوە بووە، پاش دەمانگ لا برا بۆ جارێکی تر دوای چەند ساڵێک دیسان بوویەوە بە سەرنووسەری ئەو ڕۆژنامەیە. ئەم جارە پاس 3 ساڵێکە لە سەرنووسەر ئەو ڕۆژنامەیە لادرا. بۆچی؟ چونکە جەمال تەبیعەتێکی هەیە هەمیشە ئاستی
مامەڵەکردنی لەگەڵ ڕووداوەکانە بە ئازادانە زۆر بەرزە، یعنی عقلیەتی ئازادی خوازەی لای جەمال زۆر بەرز بووە. هەر لە کاتێکداکەوە ڕۆژنامەی وەطن دامەزرا ئەم سەرنووسەری بوو، لەو کاتە مەقالەیەکی نووسی دژ بە هەیئەی کیباری عولەمای سعودیە، دژ بە ئەوان نزیک بوونەوە لە مؤسسەی یان لە دەستگای ئاینی سعودیە سەلەفیەکان لەوێ یەکێکە لە محەڕەمات، چونکە لەوێ دوو جەمسەر حکمی سعودیەکەن، جەمسەری ئاینی بریتیە لە هەیئەی کیباری عولەما سەلەفیەکان، جەمسەری سیاسی بریتیە لە مەلک خێزانی ئالی سعود. جەمال ڕاستەخۆ دای لە هەیئەی کیباری عولەما بەبێ یەک و دوو لە دوای دەمەنگ لەسەر نووسەری لابرا، دوای ماوەیەکی دەرهاتەوە دیسان ئەو کاتە مەسئلەیەکی تر ڕوویدا، یەکێ لە ئەندامانی هەیئەی کیباری عولەما کاتێکەوە جامعەیەک دروست کرا لە سعودیە، ئەو جامعە بڕیار دراکەوە تێکەڵ بێ، یەکێ لە ئەندامانی هەیئەی کیباری عولەما ڕخنەی گرت وتی نابێ ئەم جامعە تێکەڵ بێ، کە وتی نابێ و ئەمە جائز نییە و سعود شەتەری دەستی کرد بە هەندێک لەم قسانە لەناو مجتەمەعی سعودیا. مجتەمەعی سعودیش مجتەمەعێکی محافظە لە هەندێک لە شوێنەکانی تەنها جددە نەبێ، سعودیا محافظکارن. جەمال زۆر بە توندی مەقالەیەکی لەسەر ئەو ئەندامەی هەیئەی کیباری عولەما نووسی، وتی ئەم قسانەی ئەو وا لەوە ئەکا بیانوویەک بدا بە قاعیدا بڵێکەوە ئەوە تا نظامی سعودیە بەرەو ناشەرعی ئەچێ، دوور لە بنەماکانی ئاین ڕێ ئەکا و ئاراستە ئەدا، لەبەر ئەوە ئەمەوە بیانوەدا بە قاعدە بۆ ئەوەی کەوا بێ کردەوەی تیرۆریستی لە ناو خاکی سعودیا جێبەجێ. ئەمە دیسانەوە وای کرد کەەوە جەمال لابەرن بەهۆی ئەو مقالەوە، بەڵام لە هەمان کاتە ئەو عالمەی سعودیشیان لابرد، مەلک عەبدوڵڵا ئەویشی لابر لە هەیئەی کیباری عولەما. جەمال بەم شکڵە بووە و هاوڕێی محەممەد یعنی زۆر نزیک بووە لە خالد بن فەیساڵ کە ئێستا ڕاوێژکاری مەلیک سلمانە ئێستا، چونکە ئەو خاوەنی جەریدەی وەتەنە نزیک بووە لەوە. تەنانەت ئەم محەممەد بن سلمان کاتێکە دیدی سعودیە بۆ ساڵی 2030 نووسیەوە نووسەیەکی ناردۆ بۆ جەمال بە هەدیەی خۆی، جەمال تەئیدی ئەوەی کرد، بەڵام چی وای کرد جەمال بگۆڕێ، پرسیارەکە ئەوەیە، ئەوەی کەەوە وای کرد جەمال بگۆڕێ لە ساڵی 2007 کاتێکەوە ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا و محەممەد بن سلمان بە شێوەیەکی کوێرانە هەم بەهۆی پارە ئەم ئەویستکەوە ترامپی پارێزێ بە ئەوی کەوا بێ بە مەلک و ترامپیش پارەی ئەویست لە سعودیەت. جەمال ڕخنەیەکی گرت لە شێوازی مامەڵەکردنی سعودیە لەگەڵ ئەمریکا، ناوینە التحالف الأعمى یان التعامل الأعمى، لە تویتەرە دوو دێڕی نووسی فقط هاوپەیمانیەکی یان مامەڵەیەکی کوێرانە لەگەڵ ئەمریکا، وتی ئەمە لە بەرژەوەندی سعودیە نییە. کاتێکەوە ئەمەی نووسی سعودیە تەحملی ئەوە ناکە یەکەمین جارە جەمال بۆ شکلە ڕخنە بگرێ لە ئائیلەی ئالی سعود لە سعودیە، بانکیان کرد ئینزارێکیاندایە کەوا تۆ لەمە بەدوا لە تویتەر منووسە. ئەمە کە ئەمەی بینی ئەمیش بەبێ یەک و دوو جانتای هەڵگرت و خۆیاڵی دوو جانتای هەڵگرت ڕۆژ بۆ ئەمریکا. لەوێ جەمال گۆڕا بەرامبەر بە ئالی سعود، بەڵام ئەبێ بزانین جەمال بە هیچ شێوەیەک ناوی خۆی نەناوە ئۆپۆزیسیۆن، هەمیشە تەنها ڕخنەگرێک بۆ من ڕۆژنامە نووسێکی خۆشەویست وڵاتەکەی خۆمم خۆشەوێ، من تەنها ڕخنە ئەگرم لەبەر خۆشەویستی خۆم بۆ وڵاتەکەم. ئەمەش وای کرد کە قسەکانی جەمال کاریگەری هەبێت، چونکە ئەگەر بیوتە ئۆپۆزیسیۆنم ئەو کاتە زۆر وڵاتی دۆستی سعودیە لەوانەیە مامەڵیان لەگەڵان نەکردایە. ئێستا زۆر کەسایەتی ناودار هەن لە سعودیە، بەڵام لەبەر ئەوەی کەوا ناوی خۆیان ناوە ئۆپۆزیسیۆنی سعودیە، ئۆپۆزیسیۆنی ئالی سعود، کەس ناویان نازانێت، بەڵام لەبەر ئەوەی کەوا ئەم ناوی خۆی نەنا ئۆپۆزیسیۆن. پاشان لە فترەیەک لە فترەکانە ئەم ڕاوێژکاری سەفیری سعودیە بووە لە واشنگتن، ڕاوێژکاری ئەو بووە و پاشان هەمان ئەو سەفیرە بووە بە مدیری مخابراتی استخباراتی سعودیە. جەمال نزیک بووە لێی، ئاگایان لە یەکتر بووە، ئەنی جەمال بەشێ بووە لە ناو سیستەمی فەرمانڕەوایی سعودیە هەتا لە ساڵی 2017 گۆڕا کە گۆڕا، بەڵام بە شێوەیە گۆڕا قسەکانی کاریگەری هەبوو، چونکە مەقالەیەکیان پێدا لە واشنگتن پۆست و لە هەموو سنتەرە نێودەوڵەتەکانە بانگ ئەکرا بۆ ئەوەی کەوا قسە بکە، ڕخنەی سەریح زۆر ڕاستەخۆی لە محەممەد بن سلمانەگەر کەوا ئەوەی ئێستا لە سعودیە ئەگوزارێ قابلی تەحملکردن نییە، خەڵکەکان ئەگیرێن بێدەنگ ئەکرێن تهدید ئەکرێن، من خۆم بە ئارزوی خۆم منفام هەڵبژاردەوە. ئەمە جەمالی بەو شکڵە
گەورە. سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەرز کاک عەبدولسەلام سپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بەوەی کە زۆر قسە لەسەرەوەیە کە بۆچی لە 2017ەوە جەمال خاشقچی دەچێت بۆ ئەمریکا بەڵام مەسەلەن ئەم ساڵ دێت بۆ تورکیا و لەوێ هەوڵی تیرۆرکردنی یاخو بێسەر و شوێنکردنی دەدرێەوە کارەکەی چێ بۆ لە تورکیا دەکرێت بە ئامانج بۆ لە ئەمریکا نەکراوە بە ئامانج ئەمە چ کاریگەرێکی لەسەر تورکیاشێ لەسەر لە ڕووی سیاسی و ئابووریەوە. بله السلام عليكم ورحمة الله بسم الله الرحمن الرحيم بابەتی جەمال قاشقچی بەڕاستی مامۆستای میوانت زۆر بە وردی و بە پوختە باسی کرد باسی لە ژیانی کرد ئێمە ئەگەر بێت و تەماشای ژیانی جەمال قاشقچی بکەین جەمال قاشقچی لە خێزانێکی تورکدا بە ئەسڵدا دێ لە 300 ساڵ پێش ئێستا بە مەبەستی ئەداکردنی فەریزەی حەج عایلەی قاشقچی لە شاری قەیسەری تورکیا دەچنە مەککە و مەدینە لەوێن دەردا دەمینێن پاشان لەوێن دەر ئەو خێزانە خێزانێکی هەبوون بووە لە سعودیادا زۆر کاریان کردیە و زۆر ئەوەیان بەدەستیناوە مەسەلە ئەو مەلایانەی بڵێن لە مەککە و مەدینە پێڕادەگەیشت بۆ ئەو مزگەوتانەی مەدینە لەلایەن عایلەیوانەوە پژگیری دەکران و ڕاگەیاندران و زۆربەی مەلایەکانی وێندرش بە پژگیری و دامی ئەوانەوە دەبوونە مەلا. ئەو خێزانە پاش ئەوەی کە ئەو منداڵەیان بوو ئەو جەمال قاشقچی مامەچی هەبوو بە ناوی عەدنان قاشقچی لە ساڵی هەشتایەکان یعنی بە یەکەم تازری چەک دادەنرا لە دنیادا کە بە ڕێگەی تیزارەتی چەکەوە نزیکی 4 ملیارد دلار پارەی قازانج کرد بۆ عایلەکی بەناوەوە ئەو خێزانە یەک لەو خزمانەشیان مسرینە بە ناوی محەممەد الفاید کە کوڕەکەی محەممەد فاید دوودوو لەگەر مەلیکە ئیزابێلە لە فەڕەنسا بە حادیسەکی سیارەدا کوژران. جەمال قاشقچی لە ساڵی 1950 لەدایک بووە لە بۆ خوێندنی جامیعات چوویتە ئەمریکا لە ئەمریکا خوێندیتی پاشان دەست بە کاری ڕۆژنامەوانی کردووە کە دوای ئەوەی گەڕایتەوە سعودیای لە چەندین هەروەکو مامۆستا ئاماژەی پێکرد لە چەندین ڕۆژنامە و لە چەندین گۆڤار و لە تەلەڤیزیۆندا پێشکەشکار بووە بەرنامەی سیاسی و ئەوەی پێشکەشکردێ یەکەم کەس بووە کە لە ساڵی 1970ەکاندا مقابلەی بنلادینی کردێ لە ئەفغانستان پاشانش لەسەر سوودان چەندین بابەت لەسەر بابەتی دارفور و ئەوانە پێشکەشی کردیە ئەوە ناوبانگەکەی لەوێن دەروەریگر وەکو ڕۆژنامە نووسێک بەڵام کوشتنەکەی لە دوای ئەوەدا دێتن کە تورکیا و سعودیە بەڕاستی لەو ماوەی دواییدا بە تایبەت لە قەیرانی قەتەردا کوبلێکەتنە بەرامبەر یەک بوونە دژی یەک و بە تایبەتش لە بڵێن قەراری ترامپی لە کە قودس ببیتە پایتەختی ئیسرائیل تورکیا لە دژی ئەو قەرارە ڕاوەستاوە لە نەتەوە یەکگرتووەکانش بە هەموو هەوڵێکیدا کەوا ئەو قەرارە لە نەتەوە یەکگرتووەکان ڕەت بکرێتەوە ئەوە وای کرد کە سعودیا کە پەیوەندیەکی بەهێزی لەگە ئەمریکادا هەیە لەگە تورکیا بەڕاستی ببنە دوو میحوەری جیاوازدا چونکە لەلایەک سعودیا کە خۆی بە خاوەن ئاینی ئیسلام دادنێتن کە مەککە و مەدینە لە شاری سعودیادا هەیە نوێنەرێتی ئیسلام دەکاتن بەڵام ئیدارەکەی و حکومڕانەکەی سعودیا بەڕاستی ئەوە ناکاتن چونکە ئێمە دەبینین لە زۆربەی کێشەکانی مسلمانانی جیهاندا بە تایبەت بڵێن لە فەڵەستین و لە ئەڕەکان و لە سۆمال و ئەوانەدا بێدەنجی هەڵدەبژێرن چونکە لەگە مەساڵحی ئەمریکا یەک ناکەویتن بەڵام کە سەیری تورکیا دەکەین بەڕاستی ئەوڕۆ تورکیا هەر شوێنە کە مسلمان زوڵمی لێ دەکرێتن بەهانای دەڕواتن و بەدەنگ دێتم ئەوە وا دەکاتن سعودیا و ئیمارات لە بەرامبەر تورکیادا زۆر ناڕەحەت ببن لە ساڵانی 1900 لە 2016ەوەش کاتێک کە ئەو ئینقلاب عەسکەریە لە تورکیا کرا لە 15 تەمموزدا لە پێشانش ئەوە ڕووداوەکانی گەزی پارک ئەوە کرا لە تورکیا ئەنجامدرا تورکیا بەڕاستی سعودیە و ئیماراتی ئیتیهام کرد کە بە ڕێگەی فینانسەرێکی بە ئەسڵ ئەوەیە بە ئەسڵ فەڵەستینیە کە ئەو ئەحداسانانەی لەوێن دەر لەگەر جەماعەتی فەتۆی پەیوەندی هەبوو کە ئاسایشی تورکیا بشەوێنیتن تورکیا تۆمەتباری بە دەرەجێک تۆمەتباری ئیماراتی دەکرد
و بە دەرەجە دووش تۆمەتباری سعودیایی دەکرد هەر لەبەر ئەوەش لە قەیرانی قەتەردا پشگیری لە قەتەری کرد بە هەموو شێوەیەکی پشگیری لێکرد. بەڵام ئەگەر بێت و سەیری ئەوەی بکەین کە جەمال قاشقچی بۆ چی هاتبووە تورکیا؟ جەمال قاشقچی لە بۆ ئەوەی هاتبوو کە دەستگیرانێکی هەبوو لەوێن دەرمەراسیمی ئەوەی دەکرد بەڕاستی مەراسیمی بلێن ڕسمی دەکرد کە ژن بخوازیتن کە لەبەر ئەوەی بلێن ئەو هاوڵاتیەکی سعودیە بۆ ئەوەی چوبوو سەردانی ئەوەی کردبوو قونسولیەی سعودیا لە ئیستانبولدا بۆ ئەوەی تەی دەگوەر بگریتم بچی لە تورکیا بەناو ئافرەتێک دەستگیرانێتی بەناو خەدیجە یلماز کە هاوسەرەتی لەگەرەوەی بەسیتن بۆ ئەو مەبەستە چوو بۆ قونسولیەی سعودیا و کاتێک کە دەستە قونسولیەی سعودیا لەو کاتەوە ئەوەی نامینێتن بەڕاستی هەواڵی دەربارەی ئەو ڕۆژنامە نووسە نامینێتن لەوێن دەڕا ئەمریکا هەم ئەمریکا بە جواب هات چونکی ڕۆژنامە نووسەشی لەسەر ئاستەی نێودەوڵەتی ئەوەی کوبلێن شۆهرەتی هێناوە ناوبانجی داوە و تورکیاش کە ئەو ڕۆژنامە نووسە لەو ماوەی دواییدا بە تایبەت لەو 2 ساڵی دواییدا لە دژی دەسەڵاتی سعودیا چەندین بابەتی نووسی بوو کە پشگیری بلێن لە ئۆپۆسیۆنی سعودیایی دەکرد بە تایبەتش لە 2017 کە مەزموعە سەرمایەدارەکی سعودیا کە لە تورکیادا ئەوەیان دەکرد بلێن وەبەرهێنانیان دەکرد عایلەی حاکمی سعودیا دەستی بە سەروانەدا داگر هەمووی لە ئوتێلێکدا حەزی زیانی کرد لە سەرەتاشیان ئەمیر بن تەڵال بوو. تورکیا بەڕاستی بۆیە نیگەرانە لەو ئەوەیەدا کە سعودیا هەوڵ دەداتن ئەو کەسانانی کە لایەنگیری یانش لە تورکیا نێزیکەن کە دژایەتیان دەکاتن ئەو حاڵەتەکەمیدا. سپاس دەکەم دواتەگەڕێم بۆ لای بەڕێزت کاک شیروان سەبارەت بەوەی کە بۆچی دۆسیە جەمال خاشقچی مەسەرەن ئەوەندە کاردانەوەی بە دوای خۆی دادنێ خۆ داگاداری کۆمەڵێک بانخوازی زۆری ئیسلامی ئێستا لە سعودیا زیندانی کراون هەندێکیان لە زینداندا گیانیان لەدەستداوە هۆکارەکەی چیە کە مەسەرەن ئەو زیاتر کاردانەوە بە دوای خۆی دادەهێنێت یاخۆ ئێستا سعودیا بۆتە زیندانێکی گەورە بۆ ئەوانەی کە ڕەخنە لە بنەماڵی دەسەڵاتداری سعودیا دەگرن؟ هۆکارەکەی ئەوەیە کەوا لە ناو قۆنسۆلیەیە ئەم کارە ڕێدا یعنی ئەگەر لە شوێنێکی کە بووە لە دەرەوە بواە سعودیا چەندەها کەسی اختطاف کردەوە بردوێتەوە بە سعودیا و کەسیش هەر باسی نەکردەوە یەکێکیان لە مەطاری هیثرۆ لە لەندەن لە بەریتانیا خۆی فرەدای خوارەوە لە قاتی دومدای لە زەوی مرد و تەنها ڕسمەکان بە تەلەفۆن گرت و بڵاوێن کردەوە و تەواوی تر باس نەکرا. تاوانەکەی سعودیە گەورەترین لە هەموو شتێک ئەوەیە کەوا هەتکی هەرچی دابوو نەریتی نێودەوڵەتی هەیە کاتێکەوە تۆ ڕێز لە سەفارات و لە قۆنسۆلیات ئەگری چونکە ئەو شوێنە شوێنی خزمەتکردنی هاوڵاتیانی ئەو وڵاتەیە یان کەسێکی کەوا بڕە بۆ ئەو وڵاتە بە پێدانی ویزا پاشان شوێنی ممارەسەکردنی سیاسەتە شوێنی خۆدورگرتنە لە عنف و تەنانەت ئەگەر قەیرانێکیش هەبێت لە نێوان وڵاتی بۆ سعودیە بۆ نمونە لەگەڵ تورکیا ڕێگای سەفارەت و لە ڕێگای قۆنسۆلیەتەکانەوە هەموو تونند و تیژیەک وەلا ئەندرێ بە شێوەیەکی هێمنانە و مەدەنیانە و توێژ مامەڵە لەگەڵ ئەو شتان ناکرێت ئەوەی کەوا سعودیە کردی هەتکی هەرچی ئەو دابوو نەریتە ئینسانی و نێودەوڵەتی و یاسایانە هەیەکەوە بەتابەت معاهدەی ڤێننا کەوا حەسانە ئەدا بە دیبلۆماسی بۆچی حەسانە پێدا چونکە لە ئەسڵا کاری ئەم بریتە لە کارێکی سیاسی مەدەنی یاسایی سعودیە ئەمەی تەکشکان ئەمەی پەیماننامەی ڤێنە تورکیا ناتوانێت تەداخولی ناو کۆنسوڵخانە و ماڵی کۆنسوڵخانەی لە 100% نییە. ئەگەر تورکیا دلیلی جینایی دەست بکەوێ ئەتوانێت بە موقتەن ڕفعی حەسانە لە هەندێک لەوانە بکە و مدعی ئامی تورکیش بۆی هەیەکەوە ئیستیدعام بکە بۆ بانگیان بکە بۆ لێپرسینەوە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم تورکیا ئەوەی هەندێک سعودیە وای زانی کەوا تورکیا خاڵی لاوازە شوێنێکی لاوازە یعنی لاوازە وەک لەندەن نییە خۆ 2 ڕۆژ پێش ئەوە جەمال خاشقچی لە لەندەن بوو ئەسڵەن لە لەندەن بووە لە تورکیاوە تەلەفۆنیان بۆ کردووە لە قۆنسۆلیە وتیان ئەوە وەرەقەکە هاتوۆتەوە ئامادەیە وەرەوەری بگرەوە لە لەندەوە هاتووە لە لەندەنەوە بووە هاتووە بۆ ئەوێ پێش 2 ڕۆژ لە لەندەن بووە وای زانیوە تورکیا بەسەریە ئەڕوا یعنی نەوێراوە لە ئەوروپا لە ئەمریکا لە ئەو شوێنانە بکە بەڵام ئەوەش هەڵەیەکی تری سعودیەکانە تورکیا لەو جۆرە حاڵەتانە تەجاوز ناکات تورکیا چونکە تورکیا ڕاستەخۆ خۆی بە مستهدەف ئەزانێ ئەو ئیدارەیە کەوا دەوڵەتی تورکیا بۆ دۆسەی جەمال خاشقچی کردی زۆر سەرکەوتوو بوو زۆر سەرکەوتوو بوو خاڵێکی تر ئەوەیە جەمال خاشقچی لە واشنگتن پۆست ئەنووسێ لەو کاتەی
جەمال لە تورکیا بووە لە ئەستەمبول بووە بەرەو قۆنسۆلیە ڕۆیشتووە پێش ئەوە بە چەند ساعاتێک ریتا عەطیە کارین عەطیە کەوا محرڕی لاپەڕەی ڕەئی نێودەوڵەتیە لە واشنگتن پۆست لە واتساب هەندێک پێشنیاری ناردۆ بۆ جەمال خاشقجی لەسەر ئەمانە با مەقالەی داهاتوت بنووسرێ لەسەر ئەم خاڵانە. جەمال یەکێ بۆ لەوانەی کەەوە عمودێکی بووە بە بەردەوام هەفتانە لە واشنگتن پۆستان نووسیوەتی ئەمە یعنی ئەوەندەی کەەوە تورکیا ئەم مەسئلەی گەورە کرد و ئیدارەیەکی جوانی مەلەفەکەی کرد و جەمال هەندێک هاوڕێی تایبەتی هەیە لە ناو دەسەڵاتدارانی لە تورکیا ئەوان متابعی ئیشوکە وەکو یاسین ئەقتای بۆ نمونە. خەدیجا کاتێکەوە جەمال کە چووە بۆ قۆنسۆلیە پرسیاری کردو و توانە دیارنیە ڕاستەخۆ تەلەفۆنی بۆ یاسین ئەقتای کردو بۆ ئەو متابعی بکە چونکە جەمال توی تەلەفۆنکە بۆ فڵانە کەس بۆ ئەوی بکە. واشنگتن پۆستیش ئیدارەی ئەم مەلەفەی کرد مەسەلەکەی زۆر گەورە کرد ئەم خاڵانە وای کرد کەەوە جەمال ئەم بۆ ئەدە وەربگرێت. تورکیا چەند سەرکەوتنی ئیدارەی تورکیا لە مەسئلەیە چی بوو؟ یەکەم خۆی نەکرد بە بەرامبەری سعودیە مەسئلەکەی نەکرد بە تورکیا سعودیە ئەمە یەک. دوو لە هەمان کاتا لە چوارچێوەی معاهداتی نێودەوڵەتی بەتایبەت ڤێننا مامەڵی لەگەڵ مەسئلەکە کرد. سێیەم تەنەزولی نەکرد لە کوشتنی جەمال. چوارەم مەسئلەکەی کرد بە نێودەوڵەتی. یعنی ئێستا وای لێ هاتووە تورکیا بۆ بە تەنها ئەو شوێنەیەکەوە تاوانەکەی تیا ڕووی داوە. ئەگینا تورکیا ئێستا ئەمریکا لەسەر هێڵە ئەڵمانیا ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئەڵمانیا ئەڵێ ناڕۆم بۆ ناڕۆم بۆ سعودیە. هەموو وڵاتانی جیهان لەسەر هێڵن اینجا تورکیا لەسەر هێڵە. تورکیا وای کردکەوە ئەم مەسەلە بکە بە مەسەلەیەکی نێودەوڵەتی. ئیدارەیەکی ئەعلامی جوانی کرد تەماشا بکە بە هیچ شێوەیەک هەرچی معلوماتە بۆ فڕێ نەدا. لە هەر کاتێکە سعودیەکان ملەجیڕیان بکەن هەر کاتێک ملەجیڕاکەن خۆ مەسەلەکە هێورە بێتەوە مخابراتی تورکی یان دادوەری گشتی تورکی معلومەیەکی زۆر هەستیار زانیاریی زۆر هەستیار فڕێ ئەدات و نەک تەنها لە ڕێگای ئاعلامی تورکیشەوە لە ڕێگای ئاعلامی ئەمریکیەوە بەتایبەت ئێستا بۆ ئەوی کەوا فشارێکی زیاتر بخرێتە سەر ئەمریکا. ئێستا لە ئەمریکا ئەمە بۆەوە بەڕای مەسەلەیەکی ڕای گشتی ئەمریکی و پاشان مقیم بۆ لەوێ جەمال ساڵێکە لە ئەمریکا ئەژی لە بینی واشنگتن و ئەستەمبوڵ ژیاوە لە ماوەی ئەم ساڵیا و بە مرورن بۆ لە خۆشی ڕەگەزنامەی ئەمریکی پێدراوە واگەدار بن مقیمە فقط ئیقامەی هەیە ئیقامەی هەیە بەڵام تر ئیقامە بە گوێرەی دەستوری ئەمریکی ئەو کەسێکەوە ئیقامەی هەیە و لەسەر زەوی ئەمریکی ئەژی هەموو ئەو مافانەی کەوا لە دەستوری ئەمریکا هەیە ئەوی شەگرێتەوە بەو مەسئلەیەکەوە ئێستا گەرمن مامەڵی لەگەڵ دۆتەگرێم و لای بەرز کاک عەبدولسەلام بگەڕێن و لای بەرز سەبارەت بە مەسەلەی کاریگەری لەسەر پەیوەندیەکانی سعودیە و تورکیا وەکو کاک شیروان باسی کرد کە ئەو پێشتر لە ئەمریکا بۆ بەڵام لە تورکیا کراوەتە ئامان پێیان وا بۆ کە مەسەلەن لە تورکیا ئەوەندە کاردانەوە بە دوای خۆی داد ناهێنێت یعنی پێ دوای کاریگەری دەبێت لە داهاتوو لەسەر پەیوەندیەکانی سعودیە و تورکیا کە بەرە زووتر لە مەسەلەی قەتەر لە مەسەلەی کودەتای تورکیا پەیوەندیەکانیان ڕوو لە ئاڵۆزی کردهبوو. بەڵێ ماوەکە نێوانی سعودیە و تورکیادا باش نییە بەڕاستی بە تایبەت لە قەیرانی قەتەردا بە شێوەیەکی زۆر ینی بەرچاو ئەو پەیوەندی پسراوە بە دەرکەوت کە کاتێک تورکیا پشگیری لە قەتەری کرد لە قەیرانی قەتەردا بەڵام ئەوە تەنها ئەوە نییە بڵێن لەو ماوەیەکی کورد نییە ماوەیەکی زۆرە کە بە تایبەت لە پاش هاتنی ئەردۆغانوان لە بۆ حکوم کە حکومڕانی ئەو منتیقەیان کرد بۆ دیفاعش لەسەر بەڕاستی بەرگری لە مافی ئەوەکان دەکەن ئەو ناوچەی وڵاتانی ئەو ناوچەیە کە زۆر بڵێن لە ئێستا لە قەیرانی سووریادا لە لیبیادا لە یەمەندا کە ئەمریکا و ڕۆژئاوا و دەوڵەتە زلهێزەکان هەوڵ دەدەن ئاسایشی ئەو وڵاتانانە بشوێنن بۆ ئەوەی ئەو وڵاتانانە دابەش بکەم بەڕاستی ئێمە گەر بێت و تەماشای سیناریۆیەکە بکەین سیناریۆیەکە هەمان 100 ساڵ پێش ئێستاش هەمان شت ڕوویدا کاتێک کە دەوڵەتی عوسمانی بڵێن لەو ناوچەیەدا ئیمپراتۆریەتەشی هەبوو ئەوانە ئینگلیزەکان و فەرەنسیزەکان هەستان بە هەڵخەڵەتاندنی شەریف حوسێنی شەریفی مەککە بڵێن ئەوەیان کرد گوتیان شۆڕژ بکەن لە دژی دەوڵەتی عوسمانی ئێمە کاتێککە دەوڵەتی عوسمانی ڕوخا ئێوە دەکەینە شارنشینی ئەو منتیقەیە عەرەبیە و خلافەتش لە دەست عوسمانیەکان وەردەگرین لە دەست تورکەکان وەردەگرین دەدەینەوە عەرەبان
بەڵام کاتێک کە شەریف حوسێن شۆڕشی کرد لە دژی دەوڵەتی عوسمانی ڕووخا لە 1915 ئینگلیزەکان فەرەنسیەکان شەریف حوسێنیان کرد نەفیان کرد لە بۆ جەزیرەی ئەوەی قبرسی حتا ژیانی مالێوێ ژیانی بردەسەرێ و زۆرش پەشیمان بووەوە کە بڵێن لە دژی خلافەتی ئیسلامیدا ئەوەی شۆڕشی کرد بۆ ئەوەی بڵێن لەگەر ئینگلیز و لەگەر فەرەنسیەکان ئیتیفاقی کرد چونکە ئەوان بەڕاستی لەو ناوچەیەدا لە ساڵی 1915 جەنگی جیانیان هەڵگیرسان. بەڵێ ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە قسە لەسەرەوە دەکەین کە لە ئێستادا ناوچەی بەڵێ ببورە ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە قسە لەسەرەوە دەکەین ئێستا شەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە. بەڵێ سوپاس دەکەین دوای ناوبڕەکە دەگەڕێم وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-کلیک و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان کاک عەبدولسەلام پێش ناوبڕەکە پرسیاریەوەم کرد سەبارەت بەم دۆسیە پێ دوایە تورکیا و سعودیە دەتوانن بە ئاسانی ئەم دۆسیە گلا بکەن و کە ئێستا لیژنێکی ئاوبەشیش پێکاتوە و چ کاریگەرێکی لەسەر پەیوەندیەکانی ئەوان دەبێت پێ دوایە ئەم دۆسیەیە. هەروەکو باسمان کرد ینی پەیوەندیەکانی تورکیا و سعودیە لە کاتی ئێستادا پەیوەندیەکی باش نییە بەڵام ئەو بابەتە وادەکە ینی وا ناکاتم بە قەناعەتی من کە پەیوەندیەکان زیاتر ئالۆز ببیتن چونکە ئەوە دەبتە پەیوەندیەکی دەبتە کێشەی نێودەوڵەتی بەڕاستی ئێستاکە بڵێن نەتەوەی گرتووەکانش بە دەنگکاتینە و زۆربەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانش بە دەنگکاتینە کە چارەنووسی ئەو ڕۆژنامەنووسە چی بەسەر هاتووە و چێ بەرپرسیارە لەو کردارەکە بەسەریدا هاتووە. واتە ئێمە ئەگەر بێت و سەیری بابەتەکە بکەین بە وردی تەماشا بکەین من قەناعەتم هەیە دەستە چی دەرەچی هەیە لە ناو ئەو بابەتەدا کە ئەو بابەتە بگاتە ئەو ئاستا بۆ ئەوەی پەیوەندی تورکیا و پەیوەندی سعودیە ئالۆزتر بکەن چونکە ئەگەر ئێمە بێت و سیر بکەین تورکیا لەو چەند ساڵی ڕابردوودا بە تایبەت کە لەگەر ئەمریکا و لەگەر ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا هەندێک کێشەی هەبوو لە سەقەیرانی سووریادا بە چەندین شێواز پەلەماری تورکیایاندا بە شێوازی سیاسی پەلەماریاندا سەرکەوتو نەبوون بە بڵێن ئینقلابە عەسکەریەکە پەلەماریاندا سەرکەوتو نەبوون ئێستا بە شکاندنی بەهای لیرەی تورکی بە ئابووری پەلەماریاندا سەرکەوتو نەبوون. ئێستا گەر بێت و ئێمە تەماشا بکەین کە لە قەیرانی بەربوونی بڵێن فڕۆکە ڕووسیەکەدا
پەیوەندی نێوان رووسیا و تورکیاش ئالۆز بوو ئەوەش جەماعەتی فەتۆی لێبەر پرسیار بوون کە دەستیان لە ناو سوپای تورکیادا هەبوو ئیدارەی ئەردۆغان ئەوانە بەڕاستی یعنی بە شێوەیەکی زۆر وردەبینن و بە شێوەیەکی زۆر عقلانە مامەلە لەگەر ئەو بابەتانانە لە گشت کێشەکاندا ئێمە دەبینیم زۆر بە سەرکەوتوانە دەرچوون بەڵام دەستێک هەیە دەیەوێتن ئێستا تورکیا لە ڕوانگەی کەشتیاریەوە لە ڕوانگەی سیاحیەوە لێ بداتن چونکە ئەگەر بێت تو تەماشا بکەین ئەو ساڵە و پارساڵ نزیکەی 20 ملیۆن عەرەب سەردانی تورکیا دەکەن و زۆربەی لەوانە سعودیەکانن کە دەچن و بەرهێنانش لە تورکیا دەکەن شقە دەکڕن و بەرهێنان دەکەن لە تورکیا حکوومەتی سعودیا بە قەناعەتی من دەستە چی دەرەچی زەخت لە سعودیا دەکاتن ئەوش بە قەناعەتی من ئەمریکایە کە دەیەوێ ڕێگری لەوە بکاتن وە بەرهێنەرە سعودیانانە نەچن ئەو بە ملیارات دۆلار ببەنە تورکیا و بەرهێنانان زانبدەن ئەوەی بتوانم بڵێن لە ڕووی ئابوووریەوە ململانێ لەگەڵ تورکیا سپاس دەکەین کاک شیروان سەبارەت بە بازلەوەی کە ئەوانەی کە سەرپەرشتی کەسی سەرپەرشتی دۆسیەکەی کردووە نزیکە لە محەممەد بن سەلمانەوە پێ دوای ئەگەر ساغ بێتەوە هیچ کاریگەرێکی لەسەر شازادەی جێنشتنی سعودیە دەبێت کە ئێستا و وەزیری بەرگریە بازلەوە دەکە کە لە یەمەن قەیرانیە لەگەڵ قەتەر کێشەی دروست کرد بۆنم لەگەڵ کەنەدا کێشەی دروست کرد دوو جۆر کاریگەری هەیە کاریگەرێکیان ئەوەیەکەوە هەر لا ببرێ بە یەکجاری لەو پۆستە لا ببرێ کاریگەری دومیان ئەوەیەکەوە دەموچاوی تەواو ناشرین بێ لە ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا بەتایبەت لەم دوو شوێنە یەگینە لە لای عرب ئێستا هەموو عربەکان هەمویان بێدەنگن بەتا ئێستا دنیا هاتووەتە یەک بۆ وڵاتێکی عربی وڵاتێکی هەر بێدەنگن چونکە هەرێک لەوانە خۆیان لە سعودیە خراپترن لە کوشتنی معارضینی خۆیان لە کوشتنی ئەوانەی کەوا ڕخنا ینی لە سعودیە وەزیان باشتر نییە لە مامەڵەکردن لەگەڵ کەسانی ئازادی خواز لەگەڵ ڕۆژنامەوانی لیبرالیان ئازاد ئەمە ناشرینکردنی یا ناشرینبوونی دەموچاوی محەممەد بن سەلمانە بۆ ئەوەی کەوا نەتوانێت ببێ بە کەسایەتێکی نێودەوڵەتی مەقبول لە وڵاتان ئەم دوو کاریگەری هەیە کاریگەری یەکەمیان بەوەی کە لا ببرێ ئەمە بەدەست ترامپە ینی چۆن دەتوانێت لا ببرێت ئەمە بەدەست ترامپ و بەدەست ئەمریکایە ئەگەر ئەمریکا ئەو حیمایەکەوە ئێستا هی محەممەد بن سەلمان ئەکاهی بەتایبەتی ئەو ینی ئەگەر ئەو حیمایە ئەیکە ئەو حیمایە ترامپ کەمی بکاتەوە هەڵی بگرێ مامەڵەی لەگەڵانەکە بە قەناعەتی من محەممەد بن سەلمان ئەگۆڕێ لا ئەچێ یەکێکی کەیەتە شوێنەکەی ئەمەش ئەمنێتە ئەوەی ئایا لە ناو ئەمریکا چەندە فشارەکان ئەوەندە بەهێز ئەبن قرس ئەبن لەسەر ترامپکەەوە هەنگاوێکی وا بنێ بەڵام من بە ئەوەنگاو بە نزیک نازانم ترامپ پشتیوا بکە بەڵام ئەو پاسەوانی کە بەرز دەڵی کە ترامپێتی بۆ محەممەد بن سەلمان لە پێناوی چیەوە چۆنە ینی مەسەلەکە ئابوووریەکی ڕوو دوو یەکەم ئابوووریەکی ڕووتە دووەم مەسەلەکە پەیوەندی بە فەڵەستینەوە هەیە مەسەلە بەو سەفقەیەکەوە بەو سیاسەتی ئێستا ترامپەوە چارەسەری کێشەی فەڵەستینی پێ بکات سعودیە ئیمارات مێسار ئەم سێ وڵاتە بە تەواوی لەگەڵ ترامپان و تەنانەت محمود عباسی حرەکەی فەتح سوڵتەی فەڵەستینی لەگەڵ یانین ئوردون لەگەڵ یانە بەڵام بن زاید و بن سەلمان و سیسی لەگەڵ ئەو مەسئلەیان ئەوەی کەوا کاریگەری ئەبێ بریتە لەوەی کەوا ئەم پیاوە ئەم بن سەلمانە ئەوەندەی کە دەموچاوی خۆی ناشرین ئەبێن وە قیادیەکی سەرکەوتو یان قیادێکی مەقبولی باش ڕەواجی نابێ لە نێودەوڵەتیە بە تایبەت لە ئەمریکا چونکە ئیعلامی ئەمریکی لە 100% ئێستا دژ بە سعودیەن و ئەوەش هۆکاری ئەوە بووکەوە بن سەلمان پەنا باتە بەر لە ناوبردنی خاشقچی چونکە خاشقچی کاتێ لە واشنتن پۆست ئەینوسی و لە ناوەندەکانی ئەمریکا و ئەوروپا قسەی ئەکرد قسەکانی وەرئەگیران بۆچی چونکە کەسێکی هەڵەشە نەبوو کەسێکی جنێوفرۆش نەبوو کەسێکی هەروە لەسەر یەکێ نەبوو کەوا جنێ و با و قسە بکە و بڕوە بە منطقی عەقڵ ڕەخنەی ئەگر لە سیاسەتی سعودیە معلوماتی باشی لابوو لەبەرەوە بە تەنها بەرامبەر بە هەرچی ئەو هەوڵانەی عێلاقات عامەی بن سەلمان هەبوو لە ئەمریکا و لە ئەوروپا جەمال خاشقچی بە تەنها ڕوبەڕووی ئەوان ئەبوویەوە ئەمە زیاتر دەموچاو ناشرین بوونی دەموچاوی بن سەلمانە نەگلابردنی بەڵ بەس فشارەکان پێدووە لە ئەوەی کۆنگرس 22 کۆنگرێزمان داوایان کردبوو کە فشار بخرێتە سەر سعودی و داوایان لە ترامپ کردبوو پێدوایە کاریگەری هەیە و فشارانەی کۆنگرێزمانەکان کاریگەری زۆری هەیە و ئەو کاریگەریانش بوو وای کرد لەوەی کەوا ترامپ هەڵوێستانە بنوێنێ بەڵام بڵین تراجعێکی پێوە دیارین لە هەڵوێستەکانی سەرتا تون نەوێست زۆرێک لە هێواشی نییە ترامپ یان هەر ڕئیسێکی تر بەس ئۆباما شوا بوو
ئێمە وابزانام هەر لێرە باسی دۆسی سووریامان کردکەوە ئۆباما چۆن مامەڵی لەگەڵا کرد هێڵی سووری دانا بۆ بەشار ئەسەد هێڵە سووریەکانی ئەشکاند و ئۆباما هیچ جۆرە شتێکی ناکرد. دووشت هەیە قیم بەرژەوەندی ترامپ قیەمی ئەمریکا ئەفرۆشێ بە پارە لە پێناو ئەمریکایە یعنی چونکە ئەو ئێستا ئەڵێ ئەگەر پەیوەندی ئابووری خۆم لەگەڵ سعودیە تێک بەم وەک ئەوایەکەوە من عقوبەی دانیشتوانی گەلی ئەمریکا بەم نەک عقوبەی شای سعودیە یان محەممەد بن سەلمان لەبەرەوە ئەوەیە ئایا قیەم بەهای ئینسانی و دەستوری بەها ئەمریکەکان خۆیان کەوا لە ئەمریکا باوەڕیان پێ هەیە ئەوە سەر ئەکەوێت لە لای ترامپ بۆی داری ئەم ترامپ لە ئەمریکا یان بەرژەوەندی ئابووری و سیاسی ئەوەی کەوا ترامپیان ئیداری ئەمریکا لە سعودی هەیە داهاتی سعودیە بەس تەناونی کە لە ڕێگەی چەکەوە چەک لە ئەمریکا دەکرێت خۆ لە ڕێگەی تریشەوە ینی داهاتی سعودیە بۆ ئەمریکا دەڕوات ینی ئەم سعودیە پارەیەکی زۆری وەک بۆ بەرهێنان لە بانکەکانی ئەمریکا داناوە نەک تەنها کڕینی چەک ئەمە خۆی بۆ خۆی مەسەلەیەکە ئەنی دەیەها ملیار دۆلاری سعودیە لە بانکەکانی ئەمریکایە لە بانکەکانی ئەمریکا سعودی بانکی ئەمریکی کاتێکەوە بێەوە ئیش بکە بۆ پارانی سعودیە لەناو ئەمریکا ئیشەکە ئەیا بە قەرز ئەیا بە شەریکات هەلیکاری پێدۆزێتەوە بە پارەی سعودیەیە نەک تەنها کڕینی چەک یەکێکە لە مەسەلەکان لەژێ لە ڕەهەندی سیاسی بەڵی سەبارەت بە مەسەلی ناوخۆی سعودیە ئێستا سعودیە بۆتە زیندانێکی گەورە جگە لەم دۆسی جەمال خاشقچی دۆسی تریشەیە کە مەسەلەن دەسەڵاتدارانی سعودیە خەڵکی زۆریان دەستگیر کردبێ بە تایبەتی دوای هاتنە سەرکاری سعودیە مشکلەیەکی هەیە لە سعودیە لە زۆر لە بەشێکی باشی کۆمەلگا ئیسلامیەکان ئەو مشکلە هەیە ئەوش ئەوەیە مشکلەیە لە نێوان ئەلمانیان لیبرال لەگەڵ ئیسلامیەکان سعودیە ئەم حاڵەتەی تایە بۆ نمونە ئێستا لیبرالەکان ئەلمانیەکان لە 100% لەگەڵ بن سلمانان بۆچی چونکە مەسرحیان بۆ کاتەوە سینەمایان بۆ کاتەوە تێکەڵی یەکەوە لای ئەوان نەبووە پێشتر دروستیەکە مصارعی ئەمریکیەکان ئەباتە ناو خاکی سعودیە حەفەلاتی گۆرانی بێژە ئافرەتە لوبنانیەکان و نسرەکان ئەبات لەوێ بۆیان ئاهەنگیان بۆ گەڕێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم ئەمە بن سلمان ئیسفادەی لە یەکە خاڵی دوم بریتە لە شێوازی ئەو فکرە ئیسلامی لە سعودیە هەیە ئەو سەلەفیەتە یان ئەو فکرەی زاڵە لە ناو سعودیەکانە هەتا ئێستا کە بریتە لە سەلەفیەت سەلەفیەتی محەممەدی کوڕی عەبدولوهابە یان سەلەفیەتی مەدخەلیە یان سەلەفیەتی تەقلیدی نەجد و حیجازە هەر ناوێکی تری لێ ئەنەی ئەو جۆرە سەلەفیەتە بۆ بە پاڵپشتێک و کۆڵەکەیەکی بەهێزکەوە محەممەد بن سلمان و عائیلەی ئالی سعود پاڵیان پێوەداوە بۆ ئەوی کەوا بەردەوام بن ئەمە مشکلەیە ئێستا ئەمە مشکلەیە ئەم دوانە بە یەکەوە نیان کرێ هەردووکیشیان هەرێکیان بە شێوە لە شێوەکان چ لیبرال ئەلمانی سەلەفیەکان پاڵپشتی ئالی سعودن ئەو هەنگاوانەیەکەوە ئێستا سەفەر بن حوالی مانگە لەمەوە پێش دەرزیندانە مرد کەس هەر باسیشی نەکرد سلمان العودا ئەمری ئادابی بۆ دەرچووە ئەوانەیەکەوە پیان ئەوتری حرەکەی سەحوا لە سعودیە هەمویان یان سجن ئەکرێن یان زیندانی لا ئەبرێن لەسەر کاریان لە ماوەی کە لەو کاتەی محەممەد بن سلمان هاتووە هەدا ئێستا نزیکەی 140 ئیمامی مزگەوت خەتیب قورئان خوێن لە کارەکانیان دوورخراونەتەوە بەهۆی ئەو ئیسلاحاتی کەەوە بن سلمانێک تەنلا سەرۆش کەرخنیان هەبووە لە دەسەڵات بەڵێ ئیسلاحی فکری ئیسلامی سەلەفی مەبەستمە لە ناو سعودیە یەکێکە لەو هەنگاوانەی کەواتۆ ئەگەر بتەوێت ناوخۆی سعودیە بەرامبەر بەم ڕژەمە ئێستا لە سعودیایە بگۆڕێ ئەبێ هەنگاو بن بەڵ سوپاس دەکەم کاک عەبدولسەلام بگەڕێم لای بەرز سەبارەت بەم دۆسیە پێ دوایە کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی دیبلۆماسیەکانی سعودیە لەگەڵ وڵاتان چووکان بڕۆ وەزیری دەرەوەی ئەڵمانیا سەردانی بۆ سعودیە هەڵوەشاندەوە G7 داوایان کردبەوە کەسانێک کە دەستیان لەو دۆسیەیە دادگایی بکرێن کاریگەری لەسەر پەیوەندی ئابووری و سیاسەکانی سعودیە لەگەڵ تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبێت دەم دۆسیە بەوە چوونیەوە بەڵێ من پێم وایە ئەو بابەتە دوو ڕەهەندیەیە ڕەهەندێکی بەڕاستی ئەوەی هەیە کە وڵاتە زلهێزەکان کاتێک کە بڵێن پرۆژەی دابەشکردنی ناوچەکانەوە کردیە ببێتە بابەتێک بۆ ئەوەی دۆخی سعودیا بشەوێنن بەو ئەوەیەدا چەندین بڵێن ئەوەی قەیرانی لە بۆ دروست بکەن حیساری بەسەر باوێنە سەری و من ئاندەی ئەوە بڵێن کە ئیطلاعم هەیە لەسەر ئەو بابەتانانە یعنی پلانی ئەمریکا ئەوەیە کە سعودیەشدا بەشی پێنج وڵات بکاتن مەسەلا بەو ماوەی دواییدا من لە تورکیا بووم کتێبەکەم بەدەستکەتی برێژنسکی کە 50 ساڵە سیاسەتی ئەمریکا لەگەر کسنجری دادەڕێژن کتێبەکی نووسیە کاتی ئێران هات
ینی لە پاش بڵاوبوونی ئەو کتێبەدا دیتمان وەزعی ئێران سەبرە دەست بە شێوانی کرد یعنی ئەوانە کاتێککە ئەو پرۆژانانە دادنێن چەندین ئەوەش احتیمالاتش دادنێن چەندین پلانش دادنێن چەندین ئۆینش دادنێن بۆ ئەوەی بتوانن وەزعەکە بشەوێنن بۆیە من پێم وایە ئەو بابەتە لەسەر سعودیا بەڕاستی بە تۆزێک بە گران ڕادەوەسیتم بە تایبەت ئەگەر ئاشکرا ببیتن کە ئەوە لە قونسولەی سعودیا بە شێوەیەشی نامرۆڤانە کوژرایە هەروەکو کە ئێستا واشنگتۆن پۆست بڵاوی کردیتەوە کەوا هەندێک گرتەی ئەویان دەنجیان بەدەستکەوتووە کە بە شێوەیەکی یەکەم زاد دەستی بڕای دوای سەر بڕایە پارچە کرایە ینی بە شێوەیەکی نامرۆڤانە ببیتن طبعاً ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بە جواب دێتن بەڵام ئێمە ئەگەر بێت و مەسەدە باسی پەیوەندیەکانی ئەمریکا و ئەوە کرا سعودیا کرا بە تایبەت لە ڕووی بڵێن $90 ئێمە ئەگەر بێت و تەماشای ئەوە بکەین بەڕاستی سعودیا تاکە وڵاتە کە ئەمریکای لەسەر پێڕاگرت لە کاتی خۆیدا لە پاش زەنجی زیانی دووەم لە 1945 لە بریتن وچی ئەمریکا کۆبنەوە کرا کە دراوی دنیا بە شێوازێک بیتن ئیتفاقرا لە بینی ئەو دەوڵەتانانەی کە لە زەنجی زیانی دووەم بە سەرکەوتوی دەرچوون دراوەکانی دنیا هەموو ڕەبتی دۆلاربی دۆلارش ڕەبتی زێر بیتن ئەمریکا چەند زێڕی هەبیتن با 1.6 بتوانانی دۆلار چاپ بکاتن بەڵام لە ساڵی 50یەکان کە ئەمریکا چۆ شەڕی کۆریا لە شێستەکانی شەڕی ڤێتنامی کرد ئەوەی نما بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە کەتە وەزعی زۆر قەیرانێکی گەورە $10 بەبێ بەرامبەر چاپی کرد ئەوە چارلز دێگۆڵ ڕئیس جمهوریەی فەڕەنسا ئەو کاتی ئەوەی بینی کە ئەو بڵێن تەمغەیەی زێر و زی و لەسەر دۆلاری ئەمریکا نماوە بە ئەمریکای گۆگۆتیەت و پارە بەبێ بەرامبەر تەبع دەکەی ئێمامەوە قبول ناکەین ئەمریکا ئاستا لەگە سعودیا لە سەرۆکی ئەمریکا دیکسن لەگە سعودیا ئیتفاقی کرد لە ساڵی 1970 بە سعودیای گوتی ئەمن چەند قاعدەشی دروست دەکەم لە سعودیا تۆ لەمە دواوە نەفت بە دۆلار بفرۆشە لەو کاتەوە پەترۆ دۆلار دەرچوو سعودیا ئیتر دەستی پێکرد نەوت بە دۆلاری فرۆشت ئەوە دەسەڵمێنیتن کە هەموو نەوتی جیهان چووکی نەوتی جیهان ئێستا بە دۆلار دەفرۆشتێتن دۆلارش ئەمریکا بەبێ بەرامبەر چاپ دەکاتن ئەوە دەگەینیتن کە هەموو نەوتی دنیا مڵکی ئەمریکایە بۆ نمونە تورکیا مەسەلا دەوێت با $1 ملیار نەوت لە سعودیا بکڕیتن دەبی بچی $1 ملیار بچی پەیدا بکات چۆن پەیدا دەکات تورکیا دەبی با $1 ملیار بەرهەم بەدەست بێنیتن ئەو بەرهەمەی بە شێوەیەکی ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ تەسلیمی ئەمریکا بکاتن $1 ملیار قاقزی بداتێ بچی لە سعودیا نەوتە بکڕی کەواتە تورکیا لە سعودیا نێوتەکەی نەکڕی لە ئەمریکای کڕی واتە نەوتی هەموو دنیا مڵکی ئەمریکایە باشە ئەمریکا ئەگەر نەوتی دنیا هەموو مڵکی خۆی بی دۆلارش بەبێ بەرامبەر چاپ بکاتن بۆچی ململانەی ئابووری بکاتن لەگە سعودیا یا لەگە دەوڵەتێکی تر ئەوە مۆزوعی تری تێدایە پلانێکی درێژخایەنیان هەیە کە ئەو ناوچەی حەزاراتە کە ئەو ناوچەیە دابش بکەنەوە لەسەرڕ چۆن لە زەنجی زیانی یەکەم دابشکرا دووبارە دابش بکرێت بەڵێ سپاس دەکەم کاکشوڕان کاتمان کەمەوە سەبارەتەوەی پێ دوایە دۆسێکە بەم زوانەیەک لا دەگرێتەوە 15 ڕۆژی بەسەرەتای پەرۆی سعودی ئێستادان بۆ دانانێک کە مەسەلەن ئەوان ناو کونسوڵی و کاریان کرد بێ ڕۆژنامە تورکیەکان ڕۆژنامە واشنگتۆن پۆستیش باز دەکەن کە لە ناو کونسوڵخانەکە کوژرام لە کۆتایی دۆسێکایە چونکە ئەوەی کەوا لە ڕووی جینایەوە پێویست بێ پشکنینی هەم قۆنسۆڵیەی سعودیە لەگەڵ ماڵی قۆنسۆڵ هەردووکیان کراوە ئێستا ئەوەی کەوا ماوەتەوە من وازانم تەنها خوێنی یان شتێکی جەمەل خاشقچی لێک بدرێتەوە وەک دلیلی جنایی ئەو کاتە ئەمێنێتەوە ئەوەی فشار بخرێتە سەر سعودیە لاشەکەی جەمەل خاشقچی لەکوێ پێ دوایە تاوانباری سەرەکی دیاریکردی خودبوونم باز دۆکە ئەمریکا لە بەرامبەر نەوت لە بەرامبەر پەرڕەنگە چاوپۆشی لەم دۆسیە بکات تورکیا تەجاوزی ئەو مەسەلە ناکات تورکیا ئەوەی بەڵگەی لە لای بێ ئەخاتە ڕوو ئەو بەڵگانێکی ئێستان سلمێنەریەوەن کە دەسەڵاتداری پلە باڵای سعودی دەستیان هەیە ئەڵێن کەوا طبعا من دوای 3 ڕۆژنامە نووسێکی میسری تورکی لە ئەستەمبوڵە 20 ساڵە لەوەیە دوای 3 ڕۆژ لە ڕوودانی جەمال خاشقچی هەموو ئەم معلوماتانی پێوتم تی تورکیا بە سەوت بە سوورە لەناو قۆنسوڵیەکە هەیەی یان جاسوس بووە یان هەریکە لە فەرمانبەرانی قۆنسوڵیەی سعودیە خۆی داوێتی بە تورکیا خۆی بداوێتی بە تورکیا چونکە تەحملی
ئەو مەنزەرەی نەکردووە کەوا بینەوێتی بەهەرحاڵ من قەناعەتم نییە کەوا تورکیا تجاوزی ئەم مەسەلەیە بکات بەڵام ئێکا بە مەسلەیەکی نێودەوڵەتی نەکخۆی ڕوبەڕووی بێتەوە. زۆر سپاس بۆ بەرەزدان شیروان شەمێرانی نووسەر و سیاسی کە لە سودی سەرەکی لەگەڵ مابووی هەروە عەبدولسەلام عەبدولمەجید شارەزا لە کاروباری تورکیا کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارم تا بەرنامەیەکی دەخواتانە.